سڵاو نیقاب یاخود پەچە یان چارشەو چ ئەسڵێکی هەیە لە دینە ئایا شتێکی مێژوویە یا فەرزێکی دینیە یاخود هەر وەکو ئەڵێن لە جوولەکە و مەسیحیەوە وەرگیراوە یاخود جیاوازیەکی چینایەتیە لە بینی ئەشراف و کەسانی هەژارە بینەرمان بن. نیقاب یاخود پەچا هەندێک جار لە کۆمەڵگادا دەوروژێنرێت ئەوەش لەو سۆنگەیەوە کە نیقاب دروشمێکی ئیسلامیە و پێویستە ژنانی موسڵمان بیپۆشن و هەر کەسێکیش دژایەتی نیقاب بکات ئەوە دژایەتی ئاینی کردووە. بەڵام لە ڕاستیدا نیقاب مێژوویەکی درێژی هەیە و پێش ئیسلام و تەنانەت لە ناو عەرەبی جاهیلیشدا پەیڕەو کراوە. کاتێک ئیسلام سەر هەڵدەدات ئەو نەریتە هەروە خۆی دەمێنێتەوە و نە قورئان و نە سونەت باسییان نەکردووە بە واجبکردن یا قەدەغەکردن، بەڵکو هەروەک دابوونەریتێکی عەرەبی سەیری کراوە. تەنانەت باسی نیقاب لە شعری شاعرانی سەردەمی جاهیلیدا زۆر جار باس کراوە، لەوانەش ئەنتەری کوڕی شەداد و نابغەی زوبیانی کە لە شعرەکانیاندا باسی نیقابی ژنانی سەردەمی خۆیان کردووە واتە سەردەمی جاهیلی. بەشێک لە توێژەران ڕایان وایە پرسی نیقابلای عەرەبی بەدەوی پەیوەستە بە دوو خاڵ. یەکەمیان جیاوازی چینایەتیە لە نێوان ژنانی ئەشراف و ئازاد لەگەڵ ژنە کەنیزەک و کۆیلەکاندا، چونکە ژنە کەنیزەک و کۆیلە نیمچە ڕوتەکانیش دەیانتوانی بە ئازادی بسوڕێنەوە بەبێ ئەوەی نیقاب بکەن، بەڵام ژنانی ئازاد و ئەشراف بۆ جیاکردنەوە لە چینە نزمەکانی کۆمەڵگا خۆیان داپۆشیوە. دووەمیان ئەوەیە کە کەش و هەوای دوورگەی عەرەبی پلەیەکی گەرمای زۆری هەبوو و تۆز و لمایی بووە و ڕوخساری ژنانی تووشی نەخۆشی و داخوران کردووە، بۆیە ناچار بوونە کاتێک دەچنە دەرەوە دەموچاویان داپۆشن. بۆچی ئەمڕۆ لە کوردستان کە لە هەموو ڕوویەکەوە بەرەو کرانەوە دەچێت پرسێکی وەکو نیقاب لەلایەن هەندێک کەسەوە دەوروژێنرێت؟ ئایا لە قورئان و فەرموودەدا جۆر و ستایل و چۆنیەتی جەستەی ئافرەت بۆ داپۆشین دیاری کراوە؟ بۆچی لە جیاتی جەختکردن لەسەر کۆنتڕۆڵکردنی غەریزەی پیا و زۆرتر هێرش لەسەر ئافرەتە؟ مەسەلەی نیقاب لە دیندا زۆر جار وا گەورە ئەکرێ خەریکە ئەکرێتێکێک لە ڕوکنەکانی دین بە تایبەتی لای ئەهلی سەلەف سەلەفیەکانی بە تایبەتی سعودی پێت وایە چەند عیلاقەی بە دینەوە هەیە ئەم مەسەلەیە؟ مەسەلەی حیجاب، مەسەلەی داپۆشینی ئافرەت، مەسەلەی نیقاب، هەموو ئەمانە ئەتوانم بڵێم ئیستینباطاتە لە ئەوەی لە قورئانە خۆی گەورە باسی زینەی کردووە، واتە شوێنە زینەکانی ئافرەت دەرنەکەوێت. ئیتر ئەم شوێنە زینەی ئافرەتە نەخوای گەورە بە مطلقی دیاری کردووە لە قورئانە کە کوێژ شوێنە زینەکانی ئافرەت و نە شێوازی جلوبەرگ و نە شێوازی داپۆشینەکەی دیاری کردووە. ئەمە کە هێنراوە ڕاوەی بۆ کراوە و تەحلیلی بۆ کراوە و تەفسیری بۆ کراوە بەپێی فەرهەنگ و کولتور و بیرکردنەوە و عەقڵیەتی ئەو کەسانش کە تەفسیر و تەحلیلەکەیان بۆ کردووە گۆڕانکاری بەسەر هاتووە لە مەزاهیبێکەوە بۆ مەزاهیبێتر لە مجتەهیدێکەوە بۆ مجتەهیدێکی تر. دوای ئەمە هاتووە بەرگی سیاست کراوە بەسەریا، بەرگی بۆتە ڕەمزی هەندێک گروپی مەسەلەی سیاسیەوە دکتۆر بەم دێمە سەر ئەوە تقریبا ئەتوانین بڵێن زۆربەی یاخود ئیجماعی عولەمای سوننە و شیعە و مەزاهیبش لەسەر ئەوەیە کە حیجابی تر داپۆشین هەیەتر چۆن ئەڵێ هەر مەزهەبێک و بەشێوەیەک باسی کرد کۆکن لەسەر ئەوەی کە ئافرەت دەبێ خۆی داپۆشێ، بەڵام بەو شێوازە ستایلە و شێوازەی کە تەحدید کراوەی کوێ زینە بێ لە دەقی سەریحی قورئانە ئەمە نەهاتووە. بەڵام من وەک خۆم کە شوناسێکی ئیسلامیم هەیە و باگراوندێکی ئیسلامیم هەیە و لە چکیشم بەسەرەوەیە، قەناعەتم بەو ستایل و شێواز و ئینەی نییە کە ئەمڕۆ بۆ حیجاب کراوە، بەڵام من قەناعەتم بەوە هەیە و دیراسەشم هەیە و خوێندنەوەشم هەیە و زۆر لە نەتەوەکانی جددیان بینیوە لە هەموو نەتەوەکانی دنیا ئافرەت داپۆشراو بۆ لە پێشە و بەشێکە لە کولتور بەشێکە لە فەرهەنگی کۆنی هەموو نەتەوەکان کەواتە ئەمە اینێکی بوعدێکی مرۆڤایەتی کولتوری هەیە لە هەموویانە. من جارە باسی نیقاب بکەم زۆرتر دوایی هەمە سەر حیجابەکە. نیقاب با بڵێن بە معنای داپۆشینی دەم و چاو بەگشتی لای شیعەش وەکو لای سوننە هەیە. بۆ نمونە ئێستاش زۆربەی ژنانی نەجەف بە تایبەتی کۆنەکانیان کە هەمویان شیعەن هەر نیقابەکەن. بۆ نمونە یەهود جوولەکە نیقابەکەن کەواتە ئەسڵێکی هەیە ئەم مەسەلە. من پێم وایە نیقابکردن ئەسڵێکی کولتوری هەیە نە ئەسڵێکی دینی دینی چونکە بە پێی ئەم ئاەتە کە خوای گەورە فەرمێ ئیلا ما ظەهەرە منها، یعنی ئەو شوێنەی کە دەرەکەوێت کەواتە ئەبێ شوێنانێک لە جەسمەی ئافرەتا دەرکەون
باشە ئەگەر بەپی هەموو خوێندنەوە بۆم ئاەتانە کە کراوە ئێستا تا ئێستش کراوە کۆمەڵە شوێن هەیە لە ئافرەتا کە پێویستە دەرکەوێت کە پێویستی واقعیەتی پێویستی کۆمیونیکیشنیەتی پێویستی ئەنجامدانی کارەکانیەتی پێم وایە نیقاب کولتورە و کولتورە من نەئەڵێم لێ بدرێت لەبەرەوەی کولتور بێ لە هەندێک نابێمە لە هیچ کولتورێک بدەین و نە ئەبێ ئێمە بەو شێوازە مقدەسی کەین یا دیفاعی لێ بکەین یا داکۆکی لێ بکەین بڵێن ئەمە شتێکی کولتوریە ئەگەر بۆ بە ڕەمزێکی سیاسیش بۆ هەندێک لە گروپ و تاقمەکان تۆ ئەگەر ئازادیت ئەوێ ئێمە کە ئەڵین ئازادی بە هەموو تاکەکان یەکێ نیقابە یەکێ خوامە کرد بە ڕووتیە گەڕا نە ئەگەر ئێمە بمانەوە ئازادی و پێکەوە ژیان لەناو کۆمەلگاکانە دروست ببێت بەڵام گرفت لەوایە تۆ ستایلێک دیاریکەیت بڵێ ئەم ستایلە دین قبوڵێتی وەکو چۆن هەندێک گروپ و تاقمە ئیسلامیەکان بەڕاستی دیاریان کردووە ئەگەر من لەم ستایلەم نەبم کەواتە من بەم گروپە ناناسرێمەوە من بزانم مەسەڵەن ئیخوان مسلمین جۆرە جلێکیانەیە مەسەڵەن سەر پۆشەکەیان بەسەریانە لێرە قردێلەیەک یا دەرتێک شتێکی لێن مسەلەس مەسەڵەن سەلەفی جۆر بە جۆرێکی تر لەبەریەکەن تورک بە جۆرێکی تر لەبەریەکەن ئەمە پێی وترێن مۆدیل یا تایفی سیاسی یا گەمەی سیاسی یا ئەو دینە هیچ کام لەمانە بۆ نمونە مەسەلەی ئەو جلوبەرگەی کە ئیخوان ئەمڕۆ بۆتە من پێم وایە دیراسە و هەندێک من جلوبەرگی ئافرەتی کۆنی عەرەبم کردووە ئەوەندەی فەرهەنگ و کولتوری عەرەبیە دواتر کە ئیخوان هاتووەتە بەنی ئەم شێوازە جلوبەرگەی کردووە ئەمەی لە تاریخیش ئەو شێوازە نەبووە لە تاریخا و شێوازە نەبووە بۆیە پێتەڵم کاکسۆران ئەمڕۆ ستایلەکانی حیجاب بووەتە مۆرک و ڕەمزی گروپە جیاجیەکانی گروپە ئیسلامیەکان بە شێوەی واتە لە قاڵبدانی شێوازەکەی بۆ نمونە من ئەگەر ببم بە سەلەفی ئەبێم ستایلە بگۆڕم ئەگەر بچمە ناو گروپێکی تری ئیسلامی کەواتە بێم ستایلە بگۆڕم ئەم ستایلە بەشێک نییە لە دین ئەتوانم بڵێم بەشێکە لە ئیجتیهادات و بەشێکە کە کراوە بە ڕەمزێکی یا سیاسی یا ڕەمزێکی ناسینەوەی و گروپە چمە دیوێشتر ئوستاز بەڕاست لە بەریتانیا بوویت و خەڵک دیوەیانی باشە پێم بڵێ هەر ئەم جلەی توش لە بەریتانیا چ پێویستێکە تاکو ناوی بنێم دین مەسەڵەن ئافرەتێک لە بەریتانیا سەری ڕۆژ بێ یا جلیشی تەنانەت ڕوو بێ نە ئەبێتە فیتنەوە نە ئەبێتە هیچ شتێک و طبیعی ئەژی ئیتر بۆچی ئەبێت لەوێشە یا لە شوێن وڵاتی جوگۆسینە ئەم حجاب و نیقابە هەر فەرز بێت کاکسۆران لە هەر کۆمەلگایەکا ببێت لە ئەوروپاشا پێشتر ئافرەت داپۆشراوە بەڵام من لەگەڵ ئەوەی توان عقلیەتی کۆمەلگەیە بۆ کۆمەلگەیەکی تر کە ئافرەت مەسەلەی داپۆشینی ئافرەت ڕەبتە بە ڕەگەزی بەرامبەرەوە کە پیاوە خۆیمە مەسەلەن لەبەر چاوی حیواناتە خۆماندا ناپۆشین خۆگەل لە ژوورە کابین کەسیتیانە بێ خۆماندا ناپۆشین لە دەرەوەی ئەگەر لە شوێنە کابین هەمووی ئافرەت بێ پێویست ناکە خۆماندا پۆشین کەواتە بەس بۆ پیاوە ڕەگەزی پیاو ئەم ڕەگەزەی پیاو عقلیەت و کولتوری و بیرکردنەوەی پیاو لە کۆمەلگەیەک و فعلەن بۆ کۆمەلگەیەکی ترە گۆڕێ کەواتە ئەبێ ئێمە خوێندنەوەمان بۆ حیجاب لە کۆمەلگەی بۆ کۆمەلگەیەکی تر جیاواز بێ بۆ نمونە پیاوێک لە عقلیەتێکی نەریتی کۆمەلگەیەکی داخراوی عەشایری تێڕوانینی بۆ ئافرەت و بۆ جەستەی ئافرەت جیاوازە لە پیاوێک لە کۆمەلگەیەکی ئەوروپی کراوە یان هەر خۆمان کاکسۆران 25 ساڵ پێش ئێستا بێنین 30 ساڵ پێش ئێستا بێنین ئەو شێوازە جلوبەرگەی کە ئێستا ڕوو نۆرمەرە لە کۆمەلگەی کوردیا 30 ساڵ پێش ئێستا ڕەنگە ئافرەتێک لەبەری بکردایە لە کۆمەلگاکە بەڕاستی قبوڵیان نەکردایە کەواتە عقلیەتەکان بیرکردنەوەکان کۆمەڵگاکان ئەکرێ ئێمە مادەم شتەکە ئیجتیهادە ئیستینباتێک کراوە لە زینەیەکەوە کە خۆی گەورە باسی کردو ئافرەت زینەکانی داپۆشێ ئەبێ بێنین ئەمە خوێندنەوەی تری وەکەوت ئایا ڕاوە و تەفسیری زانایانی ئیسلام کە لە شریعەتدا خۆی بەیان دەکات و بریتیە لە خوێندنەوەی ئەوان بۆ دەقەکانی قورئان و فەرموودا تا چەند جێبەجێکردنی بەڕەهایی لای موسڵمانان واجیبە ئەگەر جوانی ئافرەت فیتنە بێت ئەیچی لە جوانی کوڕ و گەنجی جوان دەکرێت بینیمان فەوزایکی گەورە لەسەر مەسەلەی نیقاب کەوتەوە من ئەمە بپرسم نیقاب ئەسڵێکی هەیە لە دینە لە ئیسلامە بە تایبەتی دیارە ئەو فەوزایی کە دروست کرا لە فەیسبوک و مجاهیدانی فەیسبوک فەوزایکیان لەسەر ئەو نیقابە دروست کرد کە من ئەوە بە کارێکی ناڕەوام زانی لەبەرەوەی نیقاب لە ئیسلامدا بوونی نییە چکە من ڕاستە هەندێک لە عالمەکان هەندێک لە زاناکان بەشێکی زۆر کەمیان ئاەتیشان هێناوە کردوانە بە بەڵگە بۆ نیقاب وەکو ئاەتی کە خودای گەورە فەرمێ
يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن جلبابا أمان كدو ببلغبو نقاب وتا أفرد بين نقاب بوش بيتو جلباب كي يعني نقاب جلباب عباية ونقاب حتى علماء قصي زوري على سد جلباب هيا هندي قالن إزارة هندي قالن رداء هندي قالن قميصة هر يكي بو خوي بو أتوان بلا ما يتا لروي ثبوت وقطعية بلا من روي دلالة وظني ودلالة ناتواني يكسر يعني حكمك بي بلي إلا أما تفسيري زور هلا تفسيري زور هلا قرية لشريعة إسلامية شات تفسيري علماء ناكرة حكم شرعي وثابت بيتو بسر خلقات جيب كري أما لو مطمئن ودم نيابة بويا من لير والدليم نقاب خود أزاني رنقة معلوماتي بريستا كنقاب لنا همو أديانا كان هبوا لنا ديني مسيحية هبوا لنا ديني جلكا هبوا كهين راوة ناو إسلام وحتى زور بي علماء إسلامي والرأي جمهور علماء إسلام نسر أويكا نقاب واجبنية هيج واجب يقنية شكرا أو آياتين كدوتا استدلال كقرآن فرمي ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها واتا أفرج جواني خوي درنا خاد إلا دمو شاو دس النبي كتيك راي علماء جمهور علماء لسروية دنجن كا دمو شاو لقل دس عورتنيا أتواني أفرد أو دمو شاو آخر خود دمو شاو جي فتني أفرد بيتوانية مثلا دمو شاو لقج مهم ترى يا لقاتشو أمانة مهم ترى ما مساسيو كاني أو بساركي جوانا أقر دمو شاو محلي فتنة به ريزو حرمتي تاون بو أو أفرتنا هيك لروي شو ناشرين دموشايا ناشرين باشا خو أو أفرتنا فتنة دروس ناكن دبيني قاب نكن جنج واماني غيلماني واماني كجنجا زور جوانا زور جوانا رنج صد بقدر أفرتك جوان بي باشا باسي أمردي شكاخو من بعرزكم يخر أما أجر بو بي أجر مسألة فتنة بي كأفرد أبي نقابك أبي أو جنجش نقابك من قناعات ما إسلامي سياسي براسي دصلاتي بروا يشق علماء سلفية كان مصر بيشق مذيعة كرة كان ودبي نقابك من أما خوي إسلامي سياسي كاتك الدصلات بقرنا دس يسك مجاهداني فيسبوك لسن نقاب وأكنا أمانة أجر دسيان بروات أو كاتد ضمنيان نقاب كرة جنجش أكنواني كوا جوان بدلنيا شو قال يا محلي فتنية براسي أما خطريات الإسلام أم جاريك أو لو فوزان دروس كل فيسبوك أما أزاني هو كاركي أقرأ بوشي هو كاركي إسلامي سياسي لباشك شدايا أو تهندي موضوع بابلي استغلال لكن بدني محمد مرسية مسالي نقابة أما استغلال لكن بو بازاري ببازاري يعني جولاني عتي خلق مثلا ندينا ونخوان نخير بابا منك برسالة لبراسة كم كاتك لسر أو نقابة وكان خو زينب خان وي أزاني أما لسر كسياتي زينب خان نازل لسر باسبور فوزيان دروس كردوها نقل برخاتي مروفا كلكاتك قرآن فرمي ولقد كرمنا بني آدم مروفا كجرين لو باشا برو بلام لكاتك أو أفرتي درشيا خان كلسك كي لا أدا هر همان مجاهداني فيسبوكن شيان بشيا خانك الدنيا سكاياتيان بيكر أما اللي ربو ما دركوت مروفا لاي مجاهداني فيسبوك جرينيا بلكو أو باشا برو جرينجا كهيج أصلي كي الإسلامي بروزشانية كبدت الدموشا بابين سر بابتك لسر مسألة نقاب يعني صار لنا وجولا كشهيل لنا ومسيحي شهيل كواتا أصلا شي ديني هي بتوانية ما مسا نقابة خوي لا حتى بيشاتني إسلام ولهاتني إسلامي شدا أفرتي عرب عادتي وابوا جورج لي كان لبر أبوا أتوانم بلهم شفتيان بسرو بوا شفتا كان جلو بركان ببشتي أنا شور روبوتوا والسنجو ممكن بدروا بوا حتى لزماني بيغامريشا وافرتي مسلمانانش هروابونا افرتي مسلمانانش هروابونا بلام كاتي كآية ديت خوارو كبيوتي آية جلباب خواي جورا أمريكا ببيغامر صلى الله عليه وسلم كبجنكاني بلو بكشكاني وبجني إيمان داري نجبلين بعد جلباب بوشن أما سبب نزولي أم آية بوشي أقريتوا لنا ومدينة دا افرتي جاري ما نبو لقل افرتي حر صربخو افرتي آزاد كنيزك لقل افرتي حر آزادة بالي اما كشوان افرت آزادة كان بابلينك اهاتنا الدروا باشا بو حاجاتي خوانو دز او امانك اهاتنا الدروا للاني جنجي مدينو تحرش يعني بيكرا ليش انا اكردو چونك هردو لاين افرتي جاريه بكنيزك افرتي كنيزك ولقل افرتي حر آزادة هردو جانيك جورزل وبرجان لبرابو سيمو ممكن بدروبو باشا ليرة دا للهني جنجا كاني مدينة ولي أنت كسو زوجات بلاماري آفرتي آزاديان أدا بلاماري آزاديان أدا بلاماري آفرتي كنيزك بن قيناكا دي أسايا حتى آفرتي كنيزك أسايا سينجو ممكن بدرو بيو زور اعتيادية بيتواني أما ليرة حجاب يعني نقاب بابرين بلاني كمو
ئەبێتە جیاوازیەکی چینایەتی نەک مەسلەیەکی دینی ئەمە ئەشرافە و ئەویش بەڵێ لەوەی لاتبوو وڵێ لە مەدینە ئەو ئافرەتانەیەکە پیان وتری ئافرەتی جاریە وەکو فەرمێ ذلك أدنى ذلك أدنى خۆی ئەمەیەکی لەرە ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين ئەوە كان الله غفورا رحيما ئایا تاتە خوارەوە کە با ئافرەتی خی گەورە فەرمی ئەی پێغەمبەر بە ژنانی خۆت و بە کچەکان و بە ژنی ئیماندارانیش بڵێن جیلباب عبایەک بپۆشن عبایەک بۆ ئەوەی جیا بکرێنەوە لە کەنیزەکەەکان ئەزێر نەدێ لە لای یعنی سنگم چکە ئاەتەکە لە شوێنێکی ترا ئاەتەکە باسی دەموچاوی نەکردووە لە شوێنێکی ترە تەمعەدیمە سێ ئاەتمان هەیە کە باسی جیلباب و خیمار و حیجاب ئەکات جیلباب و خیمار و حیجاب خیمار باسی داپۆشنی سنگ و مەمکەکات وجیلبابیش ئەو عبایەیە کە بە کورتی بەڕێزت پێێتەوە نیقاب هەر ئەسڵی نییە لە ئیسلامە نیقاب واجب نییە ئافرەت نیقاب بپۆشێ ئەسڵی هەیە خێزانەکانی پێغەمبەر کردوانە لێرە خێزانەکانی پێغەمبەر عایشەندی حەدیثمان هەیە کە عایشاڵێ ئێمە کاتێکە پیاوانی نامەحرەممان ئەبینی دەموچاوماندا ئاپۆشی لێرە خوای گەورە باسی ژنانی پێغەمبەرەکەی یا نیساء النبی لەستە کە ئەحەدی من من النساء لەسونە کە ئەحەدی من ئەی ژنانی پێغەمبەر وەکو ژنانی تر نین وەکو ژنانی تری ئاسایی نین پلە مەکانەتی ئێوە بەرزە طبعا ژنانی پێغەمبەر صلی الله عليه وسلم جیاوازتر بوونا بۆیە زیاتر ئەوان لە ڕووی جلو بەرگ و لە ڕووی حیجاب و لەو ڕوانەوە زیاتر پۆشتەتر بوونا لێرە خەڵک بۆی لازای ئەشراف کاتەوە بۆ نمونە ئێستا کابرا بۆچی وەنەوشە ئەکرێت لە سلێمانیا بۆی بچێتە ڕێزی پیاوە دەوڵەمانەکانەوە خەڵک احترامی بگرێت لەو کاتەشە کاتێک نیقاب ئەبێتە ڕەمزی جیاوازی چینایەتی ئافرەتانی تریش بە هەمان شەوەیکەن بۆی شەرەفێکیان پێ بدرێ یا جیاوازێکی چینایەتی دروست لێرە مەسەلە جیاوازی چینایەتی نییە مەسەلە ئەوەیە کە ئافرەتان بە تایبەتی خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەمریان پێکراوە حەزەتی عایشە خۆی ئێمە زۆر جار پیاوی نامەحرەممان ئەبین و دەموچاوماندا ئاپۆشی ئەمە زیاتر بۆ مەکانەتە بۆ ئەوەیە کە خێزانەکانی پێغەمبەر دایکی ئیمانداران بووە دەپرسین پەیوەندی نێوان جل و بەرگ لەگەڵ کولتور و کەشوهەوا چۆنە ئایا ئاستی پەروەردە و هۆشیاری تاکەکان تا چەند کاریگەرە لەسەر کەمبوونەوەی جێچەڵی سێکسی و چۆن دەتوانێت لە ڕێگەی پێگەیاندنی کۆمەڵایەتیەوە ئاستی تێگەیشتنی ئاینی تاکەکان بگۆڕدرێت مەسەلەی نیقاب بەڕێزت چۆن سەرێکی دیاردەیەکی مێژووی کۆمەڵایەتی جیهانی یار بڵین تایبەتە بە ئیسلام و لە مێژووی ئیسلامە دەرکەوتووە طبعا نیقاب ئێمە دەستەواژەیەکمان نییە لەناو ئاینە لەناو قورئانە کە خودی کەلامی خوایە و کتاب محکەمە ئێمە لێ شەیەک یا دەستەواژەیەکمان بم ناوە نەهاتوو هەتا توانین پێی بڵین ناوەکە بیدعەیە ئەنی بە جۆرەی کللتور بە جۆرەی سەردەم ئەم ناوە هاتوۆتەکایە لە پێناسە دینیەکانیشا کول و بیدعەتین ضەلال نیقاب وەکو کەلیمە نەهاتووە بەڵێ وەکو کەلیمە نەهاتووە وەکو کەلیمە و نەهاتووە وەکو ئەم دیاردەی کە ناوە بۆ ئەم جۆرە جلە تایبەتیە نەهاتووە لە ئاینە لەناو کتابی خوایە ئێمە هەر وشەیەکمان نەهاتووە ناوی جلێکی دیاری کراو بێت بەکرانەوە ئەم بابەتە هاتووە یعنی ئەتوانین بڵین خوای گەورە چەند شتێکی دیاری کردووە ئەویش تایبەت بۆ ئەو حاڵەتەی کە لە سەردەمی مەدینەیە مسلمانان چوونە مەدینە دیار بوو هەر خەڵکێکی بێگانە کە هێتە ناو کۆمەڵگایەکەوە گەنج و خەڵک و ئەم شتانەی کە هەیە جۆرە نەزەرێکی تایبەتیان بۆ دروزە بێ بەرامبەر ئافرەت بەرامبەر پیاو بە دیارە ئازێت دراون ینی بڵێن ژنانی مهاجرین کە هاتوونەتە مەدینە ئەزێت دراون مەبەستە لەمەیە بەڵێ هاتوونەتە مەدینە ئەزێت دراون لەم حاڵەتە ئەم ئەحکامەشدا بەزیوە کە باسی فەلا یؤذەینە یعنی ئەم جلەکە دیاریکراوە ئەم مەرجەی تیابێ بۆ ئەوەی تووشی عەزیەت و ئازار نەبن لە ناو ئەم کۆمەڵگایە ئەتوانین بڵین شێوەی عورف یعنی بڵین عورف چۆنە لەوە چێ عورفیان وابوو بێ ویستبێتی لەگەڵ عورفی ئەوانە ڕێکی کاتەوە یان بڵین ئافرەتی مەدینە جلیان جا بۆ لە ئافرەتی مەکە کە ئافرەتی مەکە هاتوونەتە مەدینە بۆی وەکو بڵین جەی مۆحەدێک دروست بێ
یا عرفەکەی ئەوان وەربگرن عرفەکەی ئەوان تقریبان ڕێک بێتەوە نزیک بێتەوە لەو حاڵەتی کە ئەمان تووشی ئەمە شتێکی تاریخیە پەیوەندی بە زەمانێکی ترەوە نیە لە دوای سەردەمی مەدینە بەڵێ هەر بەپێی زانایانی ئوسوول الحكم تدور مع العلة وجودا وعدما هەر کاتێ حاڵەتەکە نەما ئاسایی حکومەکە ڕەفعی حکومەکە بێ ئێستا ئێمە کولتوری جیهان ئەگەر سیرکەین هەر میلەتە و بە زۆرێک جلە پۆشێ ئافرەت هەیە لە شوێنی وایە بڵین بۆ نمونە ئەگە خۆی داپۆشێت تووشی ئەزیێت و ئازارە بێتەوە ئەسڵەن ئەگەر ئێمە بە پێی دەقی ئاەتەکە بڕۆین ئێستا ئەم جۆرە نیقابە بۆ تەمای ئازاردان بۆ تەمای سەرێشێ بۆ تەمای کێشە و گرفت ینی چونکە لە عرفی کۆمەلگاکە تقریبا جیاوازیەکیان دروست کردووە و بڵین دایک و کەس و کار و ینی ئێمە عرفێکیان هەبوو بە و پەڕی شەرەفمەندانش باس کراون خۆ سیفەتێکی خراپیان نەبووە بۆیە ئەو ئافرەت نیقاب بەس باز نیقابەکەی لە ئێستا بەڵێ باسی نیقاب عرفێکە کە نەبووە ئەی حجاب حیجابیش هەر وەکو عەرزم بڵین داپۆشین سەرداپۆشینی ئافرەت داپۆشین بە گوێرەی کللتور جیاوازی هەیە بەڕاستی ئەویش هەر وشەی حیجاب لە ناو ئاەتەکانە وەکو عەرزم کردی ئێمە ئەم دەستەواژانەمان نەهاتوو ئێمە چەند حاڵەتێک هاتووە ینی عرفی ئەو کۆمەلگایە چییە ئەو جلەت چییە ئەکرێ ینی بۆ نمونە لەوەچێ لە وڵاتان لە بەعزە شوێنێک ئەو ئافرەتانی کە ئیشی بڵین دەعارە و بەعزە شتێکەکەن جلێکی تایبەتی خۆیانیان هەیە ئێمە فڕوزە ئەو ئافرەتانی کە خۆیان بە داوێن پاگەزانن یان پابندن بە ئاینەکەوە ئەو جلانە لەبەر نەکەن بۆ ئەوەی خەڵک تووشی ئەو تۆمەت و بۆ نمونەسەر لە ئەوروپا ئافرەتێک کە ماکیاجێکی زۆر بکات تۆخ بکات جۆرە حرەکەت کاوە دیارەکە لەش فرۆشە با بڵین بەڵام ئاڵێتر بڵین شۆرتێکی لە پیاە تەنورێکی کورتی لە بەرای تا سەرڕانی و قۆڵ و باڵی بەدرەوە کەسیش مەلایەن ناچێت لەبەرەوەی جلی شەریفە ئەو لەوێ بەڵێ ئەوش هەتا لە ئاەتەکەی ترە کە ئاماژەی پێەکە کە ئەو شوێنانەی ئیلا ما ظەهر منها ئێ باشە خۆ هەر ئەی لە ما ظەهر منها ئەوش بە گوێرەی کللتوری کۆمەلگاکان ئەگۆڕێ ئێستا من بڵین برادێکم چوو بۆ یەکێک لە جززیرەکان وتی ئافرەتی ئەوێ بە پشت ینی بە شتێکی تەنێکی زۆر هینەوە ئەسوڕێنەوە ینی ئەوان ئێستا بڵێن ئەگەرم ئاەتە جێبەجێ بکەین لەسەر ئەو میلەتە ئەسڵەن ئافرەتە پیاوەکان ڕائەکەن لە ئافرەت ینی زۆربەی تووشی سوزی جنسی و کۆمەڵە شتمە ئەسڵەن هەر تااقەتی لای ئافرەتیان ینی هەرچەند ئەمڕۆ بێ ئەو لە لای گرفتێک نییە لە لای ئەو پیاوە گرفت کاریگەری لەسەری نییە ینی ناتوانین ئەم شتە تعمیم مەسەلە ئەسڵەن لە تربیەی کۆمەلگەیە ئەم کۆمەلگەی چۆن پیاوەکەش تربیەکە وەژنەکەش تربیایە بەزەبێت جارێ ئاین هەر نەهاتەوە بۆ جیاکاری کۆمەلگا پەیامی خوا ئەگەر دیقەت بێ بە عموم قساکە ینی دایمە ئەوێت سیفەتی بەرز ئەخلاقیاتی جوان تۆخ بکاتەوە لە ئینسانە ئەو شتانەی کە مایەی گاڵتەکردن و سوکایەتین دووری خاتەوە لە مرۆڤ بۆیە ئاین هیچ سنوورێک هیچ شتێکی جلێکی تایبەتی دیاری نەکردووە ئەتوانین بڵین ئەمەی کەیسە دیاری کراوە یان حیزبێکی ئاینی یان چوزانم هەریەکە لەمانە ئەمە ڕەنگ بێ سیاسەتێک لە پشتیەوە بێ ڕەنگ بێ فکرێکی ئاینی بۆ جیاکاری و چوزانم ینی بۆ شتێ لەم بابەتانە بێ وەرەزات سەر مەسەلە حیزبی سیاسی ینی پێ وایە حیجاب بۆتە ڕەمزێک بۆ سیاست یا بۆ ئەحزابی سیاسی بەڵێ تقریبان ئێستا بۆتە دیاردەیەک ینی هەر یەکێک لەو ئەحزابانی کە ئێستا ئێمە ئەیان بینین و خۆمان لەگەڵانە هەڵسو کەوتمان کردووە بۆ نمونە جاری وایە ڕیشیان بە جۆرێکدایەن هەتا بڵین لە پیاوەکانیشان نەکات ئافرەتەکان زۆری جلەکانیان هەتا من بیرم دێت کە زۆری پێڵاوەکانیش تقریبان ئەچون تەقلیدیان نەکرد ئەمە ناتوانرێ هەر کەسێکەوانە بوو بکرێتە دەرەوەی ئیمان و ئیسلام ئەمە ئەتوانێ بڵێ لە دەرەوەی حیزبەکەی منە ئەتوانێ بڵێ لە دەرەوەی بیر و دۆز و ئایدۆلۆژیاکەی منە بەڵام ناتوانێت کەس بکاتە دەرەوەی ئاڵازت پێ وایە حیجاب فەرزە بەمجلە بم سەری داپۆشی و لەشی داپۆشی من عەرزم کردی ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ ناو دەقەکان شتێکی وای نەوتووە هیچ شتێکی دیاری نەکردووە هیچ جلێک و ئەندازی جارە شوێنەکانی هەر دیاری نەکردووە باسی ئازێردانی کردووە لە هەر شوێنێ ئەگەر شتێ بێ بە ئازیەت ئیسە بڵێن بۆن بوونم جلەی من ئەگەر بێتە مایە ئازیەت مەفروزە لەگەڵ کللتوری کۆمەڵگاکە هاوسەنگیەک دروست بکەین ئێمە ینی گرفتەکە لێرا دروستە بێ خوێندنەوەی ئاین بە بەڵێن شێوەیەکی کللتوری ئەمە کێشە دروستەکە
لە دنیای شارستانیدا شوناس و پێگەی ئافرەت بەرزترە لە جۆری جلوبەرگ. بەشداریژن لە کاری سیاسی و خزمەتی کۆمەڵایەتیدا سەنگی محەکی کەسایەتیەکەیەتی.